سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە کەرماشان و چەند شاری ئێران. نادیاری چارەنووسی وریشە مورادی لە زیندانی ئەڤین. خۆپێشاندانی مامۆستایان و قوتابیان لە سلێمانی. ناڕەزایەتی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران. کۆبوونەوەی کرێکارانی سەبەلان خۆدرۆ لە ئەردەبیل. لەسەر کاردەرکردنی معاللیمێک لە شارستانی لۆردگان و خۆپێشاندانی لایەنگەرانی فەلەستین لە وڵاتانی ئەوروپایی. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەمە 15 ڕێبەندان خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە شارەکانی کرماشان، ئاهواز و شوش دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی مخابرات و کشوەری کرماشان بە پێی بانگەوازێک کە لە ڕۆژانی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکرابووەوە خۆپێشاندانیان کرد. لە شارەکانی ئاهواز و شوش خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی کۆبوونەوە و بە وتنەوەی دروشت خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانەنشینکراوان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە بە کردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوو. دیداری بنەماڵەی دادخوازان لەگەڵ بنەماڵەی وەفا ئازەربار لە بۆکان. ڕۆژی یەکشەمە 15 ڕێبەندان دایکی هەمیشە زیندوو شێرزاد ئەحمەد نژاد و کۆمەڵێک لە دادخوازان سەردانی بنەماڵەی وەفا ئازەرباریان کرد لە بۆکان و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. بە پێزانیاریەکان بنەماڵەی شێرزاد ئەحمەد نژاد لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا بە مەبەستی ڕێزگرتن لە یادی وەفا ئازەربار، پەژمان فاتحی، موحسن مەزلوم و محەممەد فەرامەرزی چوار بەندکراوی سیاسی لە سێدارەدرا و سەردانی بنەماڵەی ئازەرباریان کرد و ڕێزیان لە یادی تەواوی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری کرد. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری نەوسود. ڕۆژی یەکشەمە 15 ڕێبەندان دوو کۆڵبەری خەڵکی سەلاسی باوەجانی بەناوەکانی حەمزە یوسفی و مەنسوور پیروەیسی بە تەقەیەزەکانی ڕژیم لە سنووری نەوسود بریندار کرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەمە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری نەوسود کەوتنە بۆ سێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکرا. لە ئاکامی و هێرشەدا دوو کۆڵبەری خەڵکی سەلاسی باوەجانی بەناوەکانی حەمزە یوسفی و مەنسوور پیروەیسی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کران. لە هەواڵێکی دیکەدا دۆخی تەندروستی کۆڵبەرێکی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی خەلیل مسری کە ڕۆژی شەممە 14 ڕێبەندان لە نزیک شارستانی شاهۆ تووشی ڕووداوی هاتوچۆ بوو ناجێگیرە و ڕەوانەی نەخۆشخانەی تاڵەقانی کرماشان کراوە. نادیاری چارەنووسی وریشە مورادی لە زیندانی ئەڤین. وێڕای تێپەڕبوونی 6 مانگ بەسەر کاتی دەست بەسەرکرانی وریشە مورادی ناسراو بە جوانە سنە، ئەندامی پارتی ژیانی ئازادی کوردستان ناسراو بە پژاک لە زیندانی ئەڤیندا چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. مانگی گەلاوێژی ئەم ساڵ وریشە مورادی لە دەوروبەری شانی سنە لەلایەن هێزانیەکان و دەست بەسەر و بۆ گرتوخانەی شارانفەر گوازرایە. ئەو چالەکە سیاسیە پاژماوەیەک لێپرسینەوە بۆ گرتوخانەی تلعاد لە زیندانی ئەڤین گوازرایەوە. لە چەند هەفتەی ڕابردوودا کەی فەرخاسی و بەندکراوە بە تۆمەتی هەوڵی تێکدانی ئەمنیەتی نەتەوەی و لە ڕێگەی ئەندامەتی لە پژاک دەرکرا و لە پەروەندەکەی ڕەوانەی لقی 15 دادگای ئینقلابی تاران کراوە. خۆپێشاندانی مامۆسایان و قوتابیان لە سلێمانی. ڕۆژی یەکشەمە 15 ڕێبەندان مامۆسایان و قوتابیانی پارێزگای سلێمانی بۆ جارێکی دیکە دەست بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان بە دوای نزیک بە 5 مانگ ناڕەزایەتی بەردەوامی مامۆستایانی هەرێمی کوردستان ڕۆژی یەکشەمە بۆ جارێکی دیکە مامۆسایانی پارێزگای سلێمانی دژ بە نەدانی موچەکانیان کۆبوونەوە و بەشێک لە قوتابیانیش پەیوەست بۆ چالاکیە بوون و داوایان کرد دەرماڵەیان بۆ زیاد بکرێت. مامۆسایانی ناڕازی خوارزیاری بەرزکردنەوەی پلەکانیان لە گەڵاڵەی ڕیزبەندی، پێدانی هەقدەستە دواخراوەکان، بردنەسەرەوەی ئاستی هەقدەست و گۆڕانی گرێبەستەکانیان لە کاتیەوە بۆ هەمیشەیی بوون. جێگای ئاماژەیە کە هاوکات معلیمانی قەراردادی بەغداش لە ناڕەزایەتی بە نەگۆڕانی دۆخی پیشەیی کۆبوونەوە و داوایان کرد گرێبەستەکانیان بکرێت بە هەمیشەیی.
کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانسالز لە گەتساران و پارسی جنوبی. ڕۆژی یەکشەمە 15 ڕێبەندان کرێکارانی ئەرکانسالسی شاغڵ لە گەتساران و پرۆژەکانی پارسی جنوبی عسەلویە لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ئەرکانسالز ڕایانگەیاندووە کە تا ئەو کاتەی داخوازیەکانیان جێبەجێ دەکرێت درێژە بە کۆبوونەوە ئەدەن. کرێکارانی ئەرکانسالز خوازیاری وەلانانی پەیمانکار، بەکردەوە دەراتنی تەواوی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، دابینکردنی بۆنکارت و کارتی نەوت، بەڕێوەچوونی یاسای مەرەخەسی دوو بە دوو بۆ کرێکارانی پشتیوانی، گۆڕانی دۆخی پیشەیی و دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بوون. ناڕەزایەتی خانە نشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەمە 15 ڕێبەندان خانە نشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان، تاران و قایمشار لە ئازدۆخی خراپی معیشەت ناڕەزایەتیان دەربڕی. خانە نشینکراوانی سەنعەتی فولاد هەر هەفتە دژ بە دۆخی خراپی معیشەتی لە بەردەم سندوقی خانە نشینی خۆپێشاندانەکە. خانە نشینکراوانی سەنعەتی فولاد خوازیاری چوونە سەرەوە یاستی حەقدەست بە پێهێڵی هەژاری، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانە نشینی بوون. کۆبوونەوەی کرێکارانی سەبەلان خودرۆ لە ئەردەبیل. کرێکارانی شاغڵ لە کارخانەی سەبەلان خودرۆی ئەردەبیل ڕۆژی شەممە 14 ڕێبەندان لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی کارخانەی سەبەلان خودرۆی ئەردەبیل خوازیاری پێدانی 4 مانگ حەقدەست، پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامین اجتماعی، زیادکردنی حەقدەست بە پێهێڵی هەژاری و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوو. ڕێزگرتن لە یادی پویا ئەحمەدپور لە ڕەشت. ڕۆژی یەکشەممە 15 ڕێبەندان بنەماڵەی پویا ئەحمەدپور و کۆمەڵێک لە دادخوازانی شاری ڕەشت لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی پویا ئەحمەدپور لە گیانبەخت کردوانی شۆڕشی ژینا لە شاری ڕەشت، بنەماڵەی و هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە دادخوازان لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. پویا ئەحمەدپور تەمەن 17 ساڵ ڕۆژی سیویەکی خەرمانانی 1401 تاوی و لە ڕەوتی شۆڕشی ژینا بە زەربەی باتۆمی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی زەربەی مەغزی بوو و پاش ماوەیەک بەستەری بوون ڕۆژی 6 ڕەزبەر 1401 گیانی بەخت کرد. لەسەر کاردەرکردنی معالیمێک لە شارستانی لۆردەگان. ڕۆژی یەکشەممە 15 ڕێبەندان دیوانی دادپەروەری ئیداری لە شاری تاران حکمی لەسەر کاردەرکردنی محەممەد سەعیدی ئەبو ئیسحاقی لە معالیمانی دڵسۆزی لۆردەگان لە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری پشتڕاست کردەوە. بە پێی زانیاریەکان محەممەد سەعیدی ئەبو ئیسحاقی بە بیانووی دیدار لەگەڵ بنەماڵەی گیانبەخت کردوانی شۆڕشی ژینا، ژەنینی مۆسیقا بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەخت کردوان، بەشداری لە کۆبوونەوەی معالیمانی چوارمەحاڵ و بەختیاری دژ بە کۆمەڵ کوشکردنی خۆپێشاندەرانی شۆڕشی ژینا و هەروەها ناڕەزایەتی لە ژاراویکردنی قوتابیانی کەس لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە لەسەر دەرکراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی لایەنگەرانی فەلەستین لە وڵاتانی ئەوروپایی. ڕۆژانی شەممە و یەکشەممە 14 و 15 ڕێبەندان لایەنگەرانی فەلەستین و دژبەرانی شەڕ لە چەند وڵاتی ئەوروپای ڕژانە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێ شەڕ لە غەزە بوون. بەپێی راپۆرتەکان بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ لە تەل‌ئاڤیڤی ئیسرائیل لە بەردەم ماڵی نەتانیاهۆ خۆپێشاندانیان کردووە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادی بارمتەکانی دەستی حەماس بوو. هەروەها لایەنگەرانی فەلەستین لە وڵاتانی ئاڵمان، ئیتالیا، هۆلەند و دانمارک دژ بە ژێنۆسایدی خەڵکی فەلەستین لەلایەن ئیسرائیلەوە خۆپێشاندانیان کردووە و خوازیاری ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی و کۆتایهێنان بەو شەڕ و ماڵوێرانکەریە بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، هەر شاد و کامەران.